سلو هاوڕێ مەخیر بێنەوە بە ڤیدیۆکی وەستە باشە پاش بکەین دەستم بۆ چییە بەحساب ینی ها ئەوانە گولەکە بە قوتە هەبێ دەستی بۆ دانیستان تاکو نەلەرز اینجا سلو بەخێر بێنەوە بە ڤیدیۆکتی لە چەناڵەکەمە چەناڵی مەبەست کینگ هەموو ڤیدیۆیان زۆر ڤیدیۆیەکی جددیە حەزم کرد ڤیدیۆکە دابنێم زۆر جددی نیە بەڵام تۆزە جددیە ئیتر حەزم کرد ڤیدیۆکە دابنێم و لەگەڵ ئێوە شێری بکەم وەشتانە ئەویش چین ڕیاکشن بۆ راپۆرتێکی کوردستان بیستار دەکەین کە لەسەر تیکتۆک کراوە باشە وەکو دەزانن کە تیکتۆک ئێستا زۆر باوە باشە خۆشم تیکتۆکم هەیە دەکەم بزانم لە ڕاگەیاندن ئەو راپۆرتی کراوە لەسەر تیکتۆک چۆنە باش ئەو بەرنامەی کە لەسەری کردووە طبعاً بەنامەی دەرونی دیاردەی کاکە دەروونە لەسەر سۆشیال میدیا دەدوێن و ئەو کەسانە چیان شارەزان لە بوارەکە قسە دەکەن تێیدا ئەمە ڤیدیۆکەیە زانیت چۆنە کە پێشەوەی دەست پێ بکەی بابەتەکە تۆزە جددیە ئەگەر حەز لە جددیە دانیشێت تەماشایکە ئەگەر حەزیێنی لایکی بکە بڕۆ بەس بەدڵی خۆشت تاکو کۆتای ڤیدیۆکە سیرکە اینجا ئەتوانین بڕیاردەی خۆشت بڕیاردە من ڕیاکشن بۆ دەکەم و ڕای خۆم دەڵێم ئێوەژە کۆمنت ڕای خۆتان بڵێن باشە بەرنامەی دەروون دیار دێتەوە خۆی ڤیدیۆکە 53 دقیقە هەوڵ دەدەم هەمووی سیر نەکەم یاخود ئەو بەشانە دابنێم هەمووی سیر دەکەم باشە لەوانەش ئەو بەشانە دابنێم کە گرینگن پێویستە ببیندرێن سڵاو سڵاو لە تۆش هەمیشە باسی ئەوەکەین کە کاتێکە ڕووداوێکی مەترسیداری وەک ڤایرۆسی کۆرۆنا کە دێت ینی بەشێکی زۆری هەرە وڵاتە پێشکەوتەکان تەنها کێشیان ئەوە بێت بەڵام لە کوردستان ئێمە ماوەیەکی زۆر بەرنامەکانمان تایبەت کرد بە ڤایرۆسی کۆرۆنا و ئەوەی کە توانیمانەوەی کە قەرار بۆ میدیا بیکەین لەم بەرنامەیە کردمان بەڵام هەمیشە منەڵێم بەدەل لەو ڤایرۆسانی کە بەداخەوە چەند ساڵ جارێک ڕوو لە کوردستانەکەن جارێک داعشە جارێک ترسی سیاسی سنوورەکانە جارێک ڤایرۆسی کۆرۆنایە ئیشەڵا ڤایرۆسی تر نایە بەڵامی تر بەداخەوە ناوچەی ئێمە پڕە لە نیگەرانی و پڕە لە ئازار بەڕاستی بۆ خەڵک بەڵام ئێمە خۆمان لە خۆمانە دروستکەری هەزاران ڤایرۆسین کە کاریگەرتر لە کۆرۆنا و کاریگەرتر لە داعش و چی ژیانمانی تێگاوە یعنی سەیرەکەی کۆی پرۆسەی سیستەمی تەکنەلۆژیا بۆ سەرزەوی بۆ مرۆڤایەتی ئەتوانم بڵێم بەشێکی هەرە زۆری وڵاتە پێشکەوتەکان ئیسیسماریەکەن لە بەرەو پێشبردننی عەقڵی کۆمەلگا و ئاسانکاری بۆ ژیانی کۆمەلگا بە نمونە بۆ نمونە مەسەلەن سەیرەکەی لە بریەوەی کە بەس بۆی کە خوێنەر هەبێت لە بریەوەی کە خوێنەرێک کتێبێکی 200 لاپەڕی لە جیرفان ئابێ لە جانتاکە بێ بە ئاپێکی بچووکی خاتە مۆبایلەکەی ئەوی خوێنێتەوە تەبانانی ئەرتەنێت و سۆشیال میدیاوانە بۆ ئاسانکردنی مرۆڤایەتی هاتووە زیاتر پێشکەوتین تەکنۆلۆژیاش تەبان ینی تەکنۆلۆژیایان کردوتە خزمەتی ڕۆشنبیری تاک بەڵام بەداخەوە لە کوردستان ئەوەی کارگوزارێ هەر ئاپێکی تازەیەت هەرچ حرەکەیەکی تازەی ئەلکترۆنیەت بەداخۆی مابێ باجەکەی بە پێچەوانەوە بین و ئەبێ بیکەین ئێستسماریکەین بە جۆرێکە بەڕاستی پیاوەی نایە سەیری بکات من بۆ خۆم تیکتۆکم نییە و بەشێکی زۆری ئەو تۆڕانش بەکار نایەنم جگە لە خۆی ئەگەر بڵێ ئەنیستگرام باسی بۆ نمونە ئەوە پێشکەشکارە ئەگەر باسی دیاردێک دەکاتن لاانە دیاردەکە ناشرین بێ باشە لە ناو کۆمەلگا بەڵام ئێستاکسەر وڵای من تیکتۆکم نییە ئێستا خۆی لێ بەدەر دەگرێت جارێ خەڵکێکی زۆر داوایە کرد کە بەرنامە دروستکەین لەسەر ئەو دیاردە ناشرینانەی ئەو چالنجە ناشرینانەی کە لە تیکتۆک کورد بەکارێنێ قسەکە ئەوەیە ئەم ماوەی پێش بەرنامەکە متابعەم کرد لە ڕێی کۆمەڵی برادەرەوە سیرمەکرد سەری و ڤیدیۆیانەمەکرد بەڕاستی تەریقە بیتەوە بەڕاستی هەستم بۆ کرد کە دواکەوتین لەوەی کە بەرنامەیەک دروستکەین پێویست بوو بەرنامەیەک لەسەر دروستکرێ بەڵێ کۆمەڵێک یعنی ئەتوانم مشتێکی کەم لە خەرمانێکی ئەجگار زۆر ناشرینی ئەم دیاردەیەمان کۆ کردوتەوە 2 دقەیە کە بابی نەربین دوایەوە میوانەکانە ناسێنین و دەسەکەین بە بەرنامەکە فەرموو Dona Jonas, eu estou a fazer um plano de uma secundarism page. بدأت بيجري محمد بيب بيب بدأت بيجري محمد ناسي كم أولاد چی ناسی تۆ جەماعەت ئەوەی ئەو کوڕەوی تازە با پێم بڵێ أي أو والله من فرصة كانت وات
هذا زبق بدا فيديو يا رب سيكا قصبي يا رم تازة سوايا مير من بداخو يا رم تازة سوايا هاتم لا يا ولا ولا لا وش قال خامة منية بيا ورنا سليماني اولا بداخل بشك لواني كدني عند لنا تيك توك نايا نميتان طبعا شتيك باوبي تجارت بيدكري باشا هاشتاج بابي بزنس بيدكري يتر بازقاني بيدكري طبعا زني ويش بابو خلي جوي رادق لنا تيك توك شكو خو ما حد مال زني وا عندك كاس شبكه سياتي لنا تيك توك بازقاني بيدكرت اكاونتي دادنا زني ويديو داو بازقاني دكرت دستي شو خوش بدس خوش لي دكم چونکە ئێمە شایانی ئەو شتین بەڵێ بەڕاستیەوەی کە پیشانمان نا بە تایبەتە و شەڕەجنی و هات و هاواری ئەخیر کە هەم خاتری خۆمان گرتووەم خاتری بینەرەکانمان گرتووە لە بەرەوەی کە وێنەکەونە ناشرینتر پیشان نەی دەستان خۆش ژیر بەڵام هەموو کەس بینیوێتی زیات یوتیوبەر و ڕۆژنامەنووس جەنابە بەخێر بیت سپاس ئەوەش کاکە ژیر هیوادارم جوان دەستخینەم برینەوە و بەرەو چارەسەرێکیشی بەرین ئەگەر بتوانین دکتۆر کاروان علی نووسەر و مامۆستای زانکۆ جەنابیشە بەخێر بێ خۆشحاڵم دووەم جارە بەشدارەبی لە بەرنامەکەمە هیوادارم تۆش هەبووە کەمیشە ڕاشکاوانە دەستخینە ناوم برینەوە و ئارتین جەلال بەک جەنابیشە وەک چالاکوان بەخێر بێ ئازیێتان کێشە دکتۆر با لە تۆ دەست پێ بکەم بۆچی کورد ئەم شتانە ئاوا ئیسtisمارەکە بۆچی ئاوا بەکارێنێ یان ئەمە چییە؟ ئەوە ئێمە کە تەکنۆلۆژیا دێتە دەستمان کە شتێک دێتە دەستمان لەبەرەوەی وشاریمان نییە لەبەر ئەوەی شیرازی کۆمەلگاکەمان بە هۆکاری کۆمەڵێک با بڵێن لایەنی سیاسی و ئابووری و شتی ترەوە تێک چووە لەبەرەوە دەسەڵاتمان بەسەر تەکنۆلۆژیاش دانەماوە ناتوانین وەکو پێویست وەکو جەناب لە سەرەتا بەرنامەکە ئاماژە پێدا بە باشی بەکاری بێنین لە سەرەتادا هەمومان بەس بەسەقەتی بەکاری دێنین بەڵام بۆ دەوردە دوایی لەگەڵ ڕادێن کە ئەمە زیانەکانی چین خۆمان لە زیانەکانی دوور دەخێنەوە ئێستا بۆ نمونە فێسبوک سەرەتا خەڵک هەنێ زانی بەکاری بێنێ ئێستا خۆشبەختانە خەڵک باشتر بەکاری دێنێ لە جاران هەموو شتێکە سەرەتا دێتن بەسەقەتی بەکاردێتەمان فەیسبووکش وابوو بەسەقەتی بەکارات ئینستاگرام وابوو سناپچات وابوو تیکتۆکش هەروایە بەڵام ئەوەی کە تیکتۆک کە چاوی زۆر لەسەرە ئەوەی بینەری زۆرە و ڤیددیۆکان سەجست دەبن زۆر ئەوەی هۆکارەکە کە دەنگدانەوەی زیاترە لە چاو ئەوانی تر هەر شتێک کە تازە دێتن قسەی لەسەر دەگوترێت رادیۆ کە رادیۆ هات دەیانگوت ئەوە چی ینی قسەیان زۆر لەسەر دەکرد هەندێکیان دەیانگوت حرامە جنی تێدا قسە دەکات ئۆکێ ئەو ڕۆی تێپەڕی دوای تەلەڤیزیۆن هات وتیان حرامە یاخود نەشیاوە یاخود بۆ کۆمەلگا نابێت کە لەگەر کەلتوری کۆمەلگا ناگونجێت لەبەر هەندێک دیمەنی هەندێک تێدا بۆ نمونە فلیمەکانیان شتانە ئەوە شەماشت بوو فەیسبووکی شەماشتە سایتەکان هەماشتە شتا نەگەیشتینەتە ئەو ئاستا کە خۆمان بڕیار لەسەر ئەو شتانە دێن کە دێت بزانین کە چۆن بەکاردێنین باشیان خراپ سەرەتا هەروایە بەڵام سەبت فێر دەبین بەڵام بەداخەوە کاتێک گەینەوەی کە بە باشی بەکاری بێنین یەک دنیا قوربانی دنیا ئەوە ئاسایی ئەو هەرزەکارانە دەکاتەوە کە بەداخەوە ئێمە ئەوان بلۆگەرەکانیان بەشە لە یوتیوبەرەکانیان ئەوانی تر دێن ڕەوازی پێدەن لە سوشال میدیا لەبەرچی لەبەرەوەی ئێمە ئەمە قازانج لە پشتە تەبان تۆ کاتێک کە یوتیوب ڕێژێش زۆر تێپەڕێنێ لە ڕووی مادیەوە خاوەن چەناڵەکە ڕەنگە قازانی مادی بێتە دەست ئۆکێ باسی یوتیوبەرەکانی کردوتی زیاتر یوتیوبەرەکان تیکتۆکیان گەورە کرد باشە طبعاً وایە کە سەرتا تیکتۆکات ڤیدیۆکان یوتیوبەر ئینگلیزی ڕیاکشنی لۆ دەکرد یوتیوبەری گەورە ڕیاکشنیان لۆ دەکرد بۆ تیکتۆک وەکو مەسەلەیەک کە باوە بەڵام سیکە یوتیوبەر کە کاتێک ئەو کاتێک کە یوتیوبەرەکان ڕیاکشنە بۆ تیکتۆک دەکرد خۆی تیکتۆک باو بوو باشە بۆیە ڕیاکشنیان بۆ دەکرد تێگەی ئەوە چەناڵی منە ئەوە گەیمە 20کەی 3 ڕۆژ 29کەی 55کەی 46کەی 56کەی لە بەرەوەی تیکتۆکە ڕیاکشن بۆ تیکتۆک کردو ئەویان 315کەی لە کاتیدا ئەوانش 76کەی 140کەی 130کەی بەڵام ئەویان 300کەی خۆی خەڵک بە دوای ئەو شتە دەکەوێت دەگەی خۆیان ئێستا خۆمیش دەتوانم بچم هەموو کەناڵەکەم هەموو بکەم ڕیاکشنی تیکتۆک ڕیاکشنی تیکتۆک هەم ڕۆژ ڕیاکشنی تیکتۆک بەڵام ناکرێ یەکەم شت بۆ چەناڵی خۆم زەرەرە
دوم شت هیچ مانایەکی نییە وە لە ڕووی پارەشەوە ئەوە سوودی نییە چکە خۆ دەزانی CPMی کوردستان واتە پارە لە یوتیوب لە کوردستان لە عێراق کەمە ئەوش خەتای کۆمپانیەکانی خۆمانە بۆ خەتای کۆمپانیەکانی خۆمانە نان ڕکلام لە ناو ڤیدۆکانی یوتیوب بکەن یاخود ڕکلام لە ناو یوتیوب بکەن لە لۆکیشنی عێراق لە لۆکیشنی کوردستان ئەربیل سلێمانی دهۆک کەرکووک هەر شوێ بێت نان بچن بیکەن دەچن چیەکەن بوستی فیک لێ دەدەن لە فەیسبوک کە فەیسبوک نازانم سایتێکانی زۆر سکیوریتی بەخواد نییە ڕێگە بۆ شتان دەدا کە بوستی لێ بدەن نانی بوستی وکە سپۆنسەری فیک لێ بدەن خوان ئاوا گەورەکەن چکە پاشی زۆریان بۆ دەگەڕێتەوە و قازان زیاتر دەکەن بەداخەوە من پێیان دەڵێم کۆمپانیای گەندەڵ بەڵێ ئەوانی کەوا دەکەن ناتن لە یوتیوب بڵایکەنەوە و ئەو کەسانە ئاراستە بکەن کە کەسی نوخبن بۆن نەڕکلای مۆبایلێک دەکەی ئەچی لە فەیسبوک دێکی بە سپۆنسەری فێک یاخود خۆت بینەری فێک لە دەی بینەر زیاد دەکەیت خەڵک بڵێ ئەو مۆبایلە بینەری زۆرە کاتە من دەچمە مۆبایلە دەکڕم بینوتانە هەنی یاخود یوتیوبەرێک ریاکشن بۆ ریڤیو یاخود ئەنبۆکسینگی مۆبایلێک دەکات سپۆنسەری فێکی لێداوە ئەو یوتیوبەر باسی مۆبایلێک کردی ئەو مۆبایلە بینەری زۆر دیارە مادەم خەڵک زۆر حەزی لێ ئەمیش دەچم دەیکڕم کۆمپانیەکان خەڵکی پێوە دەکەن باشە بۆەوەی ئاوا قازانز بەدەستبین ڕۆژێکدا دێشتانە کەشف دەبێت بینەر هۆشیار دەبێتن تێدەگەل ئەو شتانە زیاتر گەشتبینم بۆ شتە ڕۆژێکدا دێم شتێک چاکە بێت ئەجا بەداخەوە خەڵکیش لە کۆمەڵگەی ئێمە سەیری تۆ ناکە کە بەرنامێکی جدی دەکە یان سەیری مامۆستاکی زانکۆ ناکەیان دکتۆرێکی خستەخانەی کە شتێکی جدی هەیە بەقەت ئەوەی دێ سەیری شەڕ جنێوێک دەکات بزانێت جنێو لە دەمی کەسانی تر چۆنە جنێو لە دەمی کچێکەوە چۆنە بۆ نمونە ڕاستەرەوەڵا ئەوانەی خەڵک حەزی لە جنێوە حەزی لە بەرنامەیەکی جدی نییە کە سوودی هەیە یاخود حەزی لە ڤیدیۆکی ئاسایی نییە کە کۆمیدی یاخود گەیمە یاخود قسێک زانیاریە ینی کاتێک کە من ڕەنگە لە ناوە تووشی نەخۆشیێکی پێز بوو بێتم ینی کە ئاوا ئێمە قساکەین هیچ شتێک بە منەوە دیار نییە ئەو کاتە ئای بۆ عارەکەی من دەرەکەی ئەو کاتە نەخۆشەکەم دەرەکەی کەجلەکانم لابەر بەشێک لە خەڵک پێی وایە جوانە بەداگەشتم بەداخەوە ینی هەمان پرسیار لە کاگارتی نیشەکەم بەڕاستی بەشێک لە خەڵک پێی وایە کە بەداخەوە ئەوە حقیقەتی خۆمانە ئەوە حقیقەتی خۆمانە ئەو شەڕجنیە و هات و هاوارە وەک چۆن ئینسانێک بە مەستی حقیقەتی خۆی دەرەخات وەک چۆن وەک باسم کرد مەسەرەن نەخۆشیەکە دەبێت کاتی خۆی ینی کاتێک ئێمەش خۆمان ڕوتەکەینەوە بەڕاستی بەشێک لە ئێمە ئەوەیە مهینەکەمان ئەوەیە بەرهەمەکەمان چکە واللهی من ئەو قسەیم زۆر پێ جوان بڵێتیە یعنی لەسەرەوە خۆمان زۆر جواندا دەخین کەسێکی ڕۆشنبیر بەڵام عقلێتمان هەردووا کەوتووە خۆم جلی جوان لەبەر دەکەین باشە خۆمان مستەقەت دەدەخین ساکەت و پانتۆڵ کەسێکی باسا ئەنی ڕێک و پێک باشە ئەخلێت ماوە خوێتی کە کەسێک دی چاکەت و پانتۆلی لە پێ بوو یاخود کەسێکی دی جلی جوان لە پێ بوو خۆی کەشخە کرد ئەوە کەسە تێگەیشتووە یان تێگەیشتووە لە ژیان و یاخود مستەقەف و ڕۆشنبیرە بیر دەکاتەوە لە هەر وڵاتێک بۆت باسکەم هیچ جوانیە بە تایبەتی لە کوردستانیش مش لەگەڵەوە دەم ناڵێم هەمووی بەڵام بەشێکی زۆری ئەوە حقیقەتی خۆمانە لە تیکتۆک پیشان دەدرێت باشە کەسی تێگەیشت و شێ تەمان کەسی زۆر باشی هە لە تیکتۆک کە ڤیدیۆ زۆر جوان دەکەن خۆشم بەدڵ من خۆشم تیکتۆک مێتەمەشان دەکەم خەڵکەکە خەتابارە چونکە سێری ئەو شتانە دەکەن بە سیرکردنی ئەو شتانە باو دەبیتن ئەو شتانت دێتەوە پێش تێدەگەی ئەستا با زیاتر بڕۆین باسی دەکەم بە دوولایەنەیە ینی لایەنێکیان ئەو خەڵکانەیە کە خودی خۆیان بابلین بووکەڵەکانن ئەوانن کە ئەکتەرەکانن بابلین بەشێکیشی وەرگری خەڵک ینی کابرا سیرەکەی ڤیدیۆ هەیە کاگاتین کاک ژیرانی ڤیدیۆ هەیە کە برا بەس جنێوەیە هیچ شتێکی تر نییە ئەنی هیچ نانە دەنگی خۆشە لە هیچ شتێک نیە جنێوەیە بڕۆ سەیری کە 100,000 کەس سەیری کردو 100,000 کەسە چێ ینی بەڕاستی ئەمە وایە من پێم وایە کە سروشتی ئێمە کۆمەڵی کوردی بە هیچ شێوەیە ڕێگە بەوە نادات ئەو کەسانێک کە شتانش دەکەن ئەو BA کە لە خێزانەکە لی پەروەردە بووە یاخود ئەو BA کە تێدا ژیا و ئیشی کردووە ئەوە وا لێ دەکات ئەجینە بێنە سەیری کۆڵان و جادوبانی کۆمەڵگەی کوردی بکە قەت ئەم شتانە نابینێت کە خەڵک بە هیچ شێوەیە ڕێزیش بەرامبەرەکەی ناکات لەبەرەوەی خەڵک لە دەرەوە خۆی مەسەقەف دەردەخات تەبعاً بەڵام لە ناخەوە وانییە بۆ جوان لێگرێ ئەو 100,000 کەسێکیە کە بینەری ڤیدیۆکانی ئەوانەیانی کاکە دەبێت 900,000 کەسە ئێمەی مای بەسەر تا بگەڕینەوە بۆ چۆنیەتی دروستبوونی ئەم ئەپلیکیشنانە لە ئەساسا ئەگەر سەی فەلسەفی وجود و ماهیەت بکەین تاکە بوونەوە کە جیاوازی هەیە لە دروستبوونە مرۆڤ لەگەڵ ماباقی شتەکانی تر
مادین یا زیندون یا نازیندون لە دقت بی ئینسان مەسەلەن پێویستی بە بڕینی سێوە بووە بەدەست نەیتوانیەوە بێ چەقۆی بۆ دروست کردووە یعنی ماهیەتێ پێش وجود هەبووە پێشەوەی کە چەقۆیەکی بۆ چەقۆیەکی بۆ دروستکەین پێویستمان بە بڕین بووە ینی ماهیەتەکە وجودی هەبوو لە سەردەمی سەرمایه‌داریە ئەم شتە عکس بۆتەوە مثلا ساعتر باسی وجود ماهیەتەکە باسی نقطەیەکە ئینسان بە تەنیا لە هەموو بوونەوەی جیاوازە کە خۆی ماهیەتی خۆی دیارەکە ئەم ئەپلیکیشنانە لە پێناوی هیچ مەبەستێکە دروست نەبوون لە مەرحەلەیەکە ئەمە پێویستمان پەیوەندی بۆ تەلەفۆن ئینتەرنێت کۆمەڵە شت دروست کراوە بەڵام دوای ئەمە ئەم پێشکەوتنە سەرعی کە کەپیتالیزم بۆ بەدەستهێنانی پارە و مەساڵحی اقتصادی ئەیهێنێتە پێش ئەم شتانە کە دروست دەکرێن هیچ ماهیەتیان نییە لەسەرەتایە مەسەڵەن هیچ پێویستێکم بە خۆ عرضکردنی نییە کە تەنیا لە یەک ئەپلیکیشنە بێت کە لە فەیسبووک مەسەڵەن نتوانم ڤیدیۆیەک بڵاو بکەمەوە سێکەم من ئەڵێم پێویستیە بۆ پێویستیە من ئەڵێم پێویستێ بۆ باشە ینی پێویستێکی مرۆڤە خۆی ئێوەیە بەڵام نازانێت چۆن باشە بە پێت بڵێم چۆن چەندی کەسمان هەیە لە سۆشیال میدیا گۆرانی بێژە کەسایەتیە میکەپ ئارتیستە ئینفلوئنسەرە یوتیوبەرە بلۆگەرە باشە کە هەیە توانیوێتی بە توانای خۆی گەورەکە ئەشە بە پارە خۆی گەورە دەکە باشە بەڵام کەس خەڵک هەیە ئەو شتانەی نییە هەیە تااقەتی نییە توانای خۆی بەکاربێنێت تاوەکو بگا بۆ شتێک کە دەیەوێت یاخود پارەی نییە بتانێ پارە باتن پیجێک کە خۆی گەورەکاتن یاخود پیجی خۆی گەورەکات یاخود کەسایەتی خۆی گەورەکات هۆکارانەوەی کردیە سینانی کەسایەتی و بەناوبانگ بوون ببێتە پێویستیەک بۆیە تیکتۆک هەلی بەوانە داوە کە ناتوانن بە ئاسانی خۆیان گەورەکەن لەناو تیکتۆک دەتوانی بە ئاسانی خۆت گەورەکەی چونکە ڤیدیۆکە یەخولەکە لە کاتت نابە مۆنتاژ لە ناو خۆیەتی ئاسانتری مۆنتاژە دەنگت بۆ دادنێ ئەتیادی چاڵنجێ دروست دەبێ تۆ ئەیکەیتەوە ئەچیتە ناو تڕێندی چاڵنجەکانەوە بەدەستێنانی ڤیویش لەوێ لە تیکتۆکیش ئەویشە پێویستی بە مەهاراتەکە ینی ئەویش ئەوە ئاسان نییە بەڵام لە ناو کورت ئاسانە چونکە کۆنتترۆل نییە ینی سانسۆر نییە لە سویدا لە ترەمەنی 14 ساڵی و بیر لەوا کاتەوە بێ مافیا لەژێر تەسیری چە لەژێر تەسیری تۆڕە کۆمەڵایەتەکانە کە بینێ مەسەرەن لە ماڵی خۆیان داهاتێکی مەحدودی هەیە لە کۆڵانە لە مەکتەبە مەسەرەن تووشی کۆمەڵە تەحەڕۆژ بۆتەوە لەلایەن هاوڕەکانیەوە ئەمەوێت تۆڵە بکاتەوە و زایدنەوەی ئیمکاناتی زیاتری هەبێت بەڵام ئەم پێشتر ئەکرە فکرێکی نەبووی بۆی کە چۆن بتوانێت ئەم مەرحەلەیە تێپەڕێنێت هێواش ئەوش لەگەڵ پەروەردە جا پەروەردەکە شڕەتی بە سیستمی پەروەردەی خوێندنەوە هەبوو یان سیستمی پەروەردە کۆمەڵایەتی و خێزانیەکە هێواش ئەوش لەگەڵ یا گەورە بوو ئەم ئینسانە لە 16 ساڵ و 7 ساڵیان نەبووە مافیا ئەو قسەی جوان وتی بۆ من داهاتەکەی محدودە بۆ لە ناو خێزانەکەی داهاتەکەی محدودە و حەز دەکە پارەی زیاتر پێداکە بیلەوە دەکات و ببێت بە مافیا چکە بۆی ئیشی ڕەششتۆ پارەی زۆر بەدەستمێنێت ئیشی تلیاک و ملیاک کوشت لێ دەزان لەبەرجی تێوی زۆر دەکەم ئاڕاپلی تر بخۆم لێ مافیام هۆکاری گەورەبوونی تیکتۆکیش ئەوەیە کە بۆ ئایلی خۆمان دایک و باوکی خۆمان هەندێک جار ئەڵێن دانیشە بە دوو چی کەوتووی چیەکەی عیبە ئەو شتە یەکی عیبە مەیکە بۆن ئێوێ هەڵی شتێک بدات پێڵێن عیبە لە کاتێکدا نازان وەرێ وشتێک عیبە گەورەترین وشەیە دەبێت بۆ شتی شیا و بەکاری بێنی ئەو کەسانی کە قسەیان پێدەگوترێت لە ناخەوە ینی ئەو زێهیانە دەروخێ یا خۆت تووشی نەخۆشی دەرونی ئەبن و ئەو نەخۆشی دەرونیەش وا دەکات گرژم مۆمبی وا دەکات دایمە تووڕەبی وا دەکات دل ڕەقبی وا دەکات خۆپەرزبی وا دەکات جنێ فرۆشیشبی بۆیە بەشێکی ئەو جنێوانە دەگەڕێنمەوە بۆ کەلتورەکە ئەمە ئێمە کەلتورێکی جوانمان هەیە ناڵێن ناشرینە جوانترین کەلتورە تا کەستا بینی بێتم لە چاو زۆربەی وڵاتانی دەرەوە و وڵاتانی دیکەش بەڵام زۆر بە باشی ناگەیان درێیانی بۆ نەوە دوایەوە کەلتورەکە جوان ناگە بۆیە کێشێتیادە دەکەوێت و بۆ دروستبوونی ئەو کێشەیەش دەبێتەوەی دروستبوونی ئەو نەخۆشیە و ئەو حەقدا لە ناو ناخی ئەو کوردانەوە ناخی ئەو نەوەیە تاوەکو جنێ بفرۆشێت ئەمە خۆمان پێش ئەمە لە دوای ڕاپەڕینەوە کوردستان خۆ بە مەرحەلەیەکی فەوزایە تێپەڕی و ئەم فەوزایە ئینسانی ناتەندروستی دروست کردووە ئینسانی بۆ بەردەوام بوو لە سیراع بووە لە بەردەوام لە ڕەتکردنەوەیە بووە ئێستا مەرحەلەیەک هاتووە هەم ئەم شتانەی بۆ سەریع کرد و زایدنەوەی کە ڕژەمی سەرمایه‌داری هێناوێتی ئەوانە هۆکار بوون
و بەشێکی زۆری ئەو شارچێتیش کە ئێستا هەیە دەگەڕێنەوە بۆ شەڕی براکوژی ئەوانەمەوە کارن نەوە دوایەوە دەگوازرێتەوە خۆش نازانی چۆن باشە بەڕاشکایی پێم بڵێ ئەمانە چین ئەمانە نەخۆشن ئەمانە چوزانم ینی ئینسان گوێ لە من چێژ لەو ببینم کاکەژیر ینی زەلامێک بەس جنێوەیە دوکتۆر ینی من کە گوێ لێگرم چێژ لەو جنێوانە وەرگرم من چیم فەزایەکی ناتەندروستە ئینسانی سەقەتی بۆ دروستەکە ئینسانی ئێمە ئینسانێکی سەقەت ینی ئەم جلی کە پەروەردای بێت جلی پێش و تا ڕادێ باش بێساش کۆمەڵێ قیم هەیە دەستی پێواگرێت بەڵام جیلی ئەم جلیکی ئێستا بەڕێوە ئەگەر جیلی دوایەوە جیلی پێش و باش بوو بەڵام ئەو جیلی ئێستا سەقەتە و جیلی داهاتوش لەوانێ سەقەت بێ ئەو واڵێ و هۆکاری دروستبوونی ئەو جیلە سەقەتە جیلە کۆنەکان بوون باشە کاردانەوە و ڕووداوی مێژووی کارگەری لەسەر ئەو جیلە ئێستا بوو ونم باسی جیلی سەقەتەکە دەکات و ئەو جیلە سەقەتە ئەگەر هەندێک کەسانێک چارەسەری نەکەن و کاریگەریەکی باش بڵاو نەکەنەوە ئەوە جیلی داهاتوش هەمان جیلی ئێستای دەبێت بەڵێ بۆچیە پەڕێتەوە بۆ تیکتۆک و سناپچات و نازانم چی ینی فەرقەکە چییە پێویستی بینەر دەردی مامۆساوتی بۆ نمونە ئەگەر قەرارە ڤیددیوەکدانی خۆ لە فەیسبووکیش و ڤیددیوێدان بەس بۆ خەڵکە پەڕێتەوە بۆ ئەمە لەبەرەوەی لە فەیسبوک ئەو ئەو خەسایسەی نییە تاوەکو بۆت بڵاو کاتەوە زۆر بە گەورەی سەجێشنی نییە ڤیددیوکت بۆ سەجست کات بیخاتە بەشێکی هۆم سەفحە ڕئیسی وەکو کە چۆن لە تیکتۆکێ دەچێتە بەشی فۆری و یوتیوبیش تا ڕادەیەکەیتی بەڵام ئەو شتەی نییە زۆر بەکەمی هەیتی زۆر ئەبێ خۆتە وڵدەی تیکتۆک ئەپێشی دیکە و بەناوی میوزیکەڵی لەلایەن کۆمپانیایش چینی دروست کرا مەبەستیشی تەنیا دروستکردنی هەندێک ڤیددیۆ دۆبلاشکرا بوو خەڵک بە شێوەیەکی کۆمیدی خۆیان عەرز کرد بەڵام زانیان ئەوە لە هەموو جیهان خەڵک ئەو یعنی ئەو تەکنیکە نازانێ بەکاری بێنە کۆمپانیا چینیەکە هەڵساسی کرد وتی با ئەپێک دروست بکەم بە ڤیددیۆیەکی کورت کەمتر لە خولەکێک هەرچی حەز لێ بابیکە بێ ئەوەی دیسلایک هەبی چکەستا لە یوتیوب کاتە ڤیددیۆ بڵاو دەکەیتەوە ڤیددیۆیەکەت ناشرین بیان خەڵک بەڵدی نەبی دیسلایک کاتە تو دیسلایکت بۆ بێ تۆ ڤیددیۆ باشتر و باشتر بڵاوەکەی دی خەڵک تاوەکو وەری بگرێت بەڵام تیکتۆک لەبەرەوەی دیسلایکی دارناوە سیستەمی کردنەوەکەشی بە شێوازێکە کە تۆ سەیریەکەی ئیدی ڤیو حسابە بۆ کەسە کە ڤیددیۆکە بڵاو کردەوە تۆ دەبڵ جار شاشەکە داگری ئیتی لایکی بۆ حسابە لایکەکەشی گەڵبە وەکو وایە تۆ دڵێکت بۆ کەسە نردووە یعنی بە هەموو شێوازێک ئەو بەرنامەوە دروست کراوە قازانجی ئەو کەسە بێت کە ڤیددیۆ بڵاوکاتەوە ڤیوەکی زۆری دەبێت تیکتۆک خۆی ڕکلاین بۆ کاتەوە ڤیددیۆکەی تۆ لە سوید بڵاوکاتەوە لە ئەمریکا بڵاوکاتی ڤیوەکی زۆرت بۆ دێ هەر شوێنە چیش ڤیوەکی زۆری بۆ بێ ئەو کەسانی کە ڤیددیۆ دروستەکەن بێگومان پەنا دەبەنە بۆ شوێنە هۆکارش کەشێک کە لە بۆچە گەنج زیاتر لە ناو تیکتۆکە لەوەی لە فەیسبوک نییە جیلێک پێش ئەو جیلی ئێستا مەسەلەن لە ساڵانی 90 یان 80 تاوەکو ئێستا کە ئەو کات لەدایک بوون فەیسبوکنەوە جەماعەتی فەیسبوکن دیدی فەیسبوک بەکاردێن لە بە هەوڵ ڕۆژانە ئەپی تیکتۆک شارەزای نیە یاخود یەک دوو ڤیدیۆ تیکتۆک دەبینن سەرنجی وان ڕاناکێشین بەڵام لەبەرەوەی هەرچی سەرنجی گەنج هەیە تەنیا لە تیکتۆک بەدەست دەکەی مەسەلەن کوڕە دەوێت ئەمشای کچێک بکە گۆرانی بڵێ لە فەیسبوک دەستی ناکەوێت بۆ چکە باوکی ئەو کچە لە فەیسبوکە ناتوانێت ڤیدیۆی خۆی لە فەیسبوک بڵاو کاتەوە مەجبورە لە تیکتۆک بڵاو دەکاتەوە ئیدی باوکی لەوێ نییە خاڵی لەوێ نییە مامی لەوێ نییە دایکی لەوێ نییە بە کەسێکی نەناسرا دەتوانێت ئەکاونتێکی فیک ئەوەندەی دمچای خۆ بە دیارەیەخێت توانی گۆرانی بڵێ یاخود دمچای خۆی بە کامل دانێ کێشەی بۆ دروست نابێت ئیدی هەم بینەری بۆ زیاد دەبێت هەموو کەسێک کە سەیرێکە متعەیەکی لێوە دەگرێت ئەو کەسێک کە سەیریشی دەکات نازانێت کەس نازانێت چێ سەیری چی کردە بۆ نمونە تۆ ڤیدیۆیەک دەبینی لە فەیسبوک کە کۆمنتێکت نووسی ئیدی باوکت دایکت لەناو فەیسبوک بوون دەزانم تۆ کۆمنت لەسەر ڤیدیۆ نووسی دێتەوە پێشی بەڵام لەناو تیکتۆک کەس نازانی تۆ چییە و نەبی ئیدی ئەو هەموو کاریگەریانە ئەو هەموو تەکنیکە وای لەو تیکتۆک کردی زۆر بەناوبان بێت یعنی مهمترشتی تیکتۆکی ئەوەیەکەوە خۆی ڕکلام و ڤیدیۆکانت دەکاتە تاوەکو زۆرترین کەس ببینی کە لە فەیسبوک ئەگەر تۆ ڤیدیۆی خۆت بەناوبانکەی دەبی سپۆنسەرێکی پارە بەکار بێت دەم بمە ڤیدیۆکەم بینێری زۆر دەبی ڕکلام لە بۆ ڤیدیۆکی خۆم بکەم لە فەیسبوک بێ لە یوتیوب بێ لە ئینستاگرام بێ دەبی پارە بدەم ڕام تیکتۆک وانە خۆی بۆت بڵاو دەکاتەوە شەرمەزاری کە ئێستا بەشێکیمان بینی وڵاتانی تیژ ئاوا تیکتۆک بەکارێنن بۆ نمونە با دانا بەزینە سەر بەس کوردستان چونکە ئەو کلتورە ئێستا لە هەموو جیهان هەیە باش پێ دەڵێن پۆپ کەڵچەر کلتورەکە مەسەلەن گۆرانی بێژەکی کۆری کە لە کوردستان ئێستا گۆرانی کۆری زۆر بیتە مۆدی لە لایگەن ئێستا بۆ نمونە جەماعەت ئارمیەکان باسی ئێوە دەکەن گۆرانی بێژەکی کۆری کاتێک گۆرانیەک بڵاو دەکاتەوە لە کوردستان بینەری هەیە پێ دەڵێن پۆپ کەڵچەر بە واستەی سۆشەڵ میدیا ئیدی بینەری لێرەش هەیە جا تیکتۆک سەقافەتێکی دروست کردووە تۆ حەزت دەچێت توانی بیڵێ جا ئەوە وای لە هەندێک وڵاتی کرد یەکسەر ئەپەکەیان قەدەغە کرد بۆ نمونە وڵاتی هندستان ئەپەکەی قەدەغە کردێت لەبەرەوەی دەڵێ من نزیکەی 800 میلیۆن کەسم تیکتۆکی هەیە بەخۆی هندستان ملیارێک شتەکە 800 میلیۆن کەس لە هندستان ئەپی تیکتۆک بەکاردێن سەری ناوەڕۆکی بابەتەکانیش دەکاتن حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری وڵاتە
تەماشا دەکە هەمووی بێ ئیستفادە ئیدی تێکدانی ئەخلاقی خەڵکیە خەڵک واکە ئیش نەکات تەنیا سەری ئەو بەرنامەیە بکە بیریان کردەوە وتیان نەخێرەوە شتێکی باش نەبوو وڵاتەکەمان قەدەغی بکەن ینی وەلی هات بوو درا چاڵنجێ دەردەچوو هەموو هیندستان تاقی دەکردەوە هەموو هیندستان وای لێ هاتوو ئەکتەر بۆلیوودەکان هەموو هاتنە ناو تیکتۆک ئەم ناڵم ئێستا ئەکتەری هۆلیوودی شتێدا لە ناو تیکتۆک زیرەکی شتێدا ئانی لە هیندستان ڤیدیۆی هیندیان دەکرد کەسی زیرەک تێدا ڤیدیۆ جوان دەکرد پەیامی جوان تێدا بوو بەس بەگشتی لەبەروی زۆرن تەبعاان خراپەکە زۆرتر دەبێت چونکە وەکو گوتم من جار کوردستان و هیندستانی دەشوپێنم بەیەک زۆر بەیجار تەمبەڵین تااقەتمان نییە شتێک بە جوانی دروستکەینیان خۆمانی پێوەمان دیکەین تا بەڵایکەوە وەلا سای ئەوان کە بکۆ لە دوویەکوتەوە سیدەکە لە خواردا دەگری دەچێ ناوێ هەم ڤیدۆ لەسەر ئەو ڤیددیۆی کە دروست کراوە تڕێن بووە هەموو دیسان ڤیددیو لەسەر دەکەنەوە تیکتۆک دەزانێ خەڵک وایە حەزی لە لاسایکردنەوەیە بۆیە ئەو جۆرە چاڵنجەوە ئەو جۆرە تایبەتمەندی خستە ناو تیکتۆک هەروەها ئەمریکاش ئێستا بەنیازە بە هەمان شێوە تیکتۆک قەدەغە بکە لەبەرەوەی سەیرەکە ئیدی خەڵکی تەنیا بەس تیکتۆک بەکاردێنێ بێ ئەوە هیچ قازان دەچی بکات وڵاتەکەش قازان زیێنات بریتانیاش ئێستاەوە خەریکە لە پەرلەمان بریتانیادانە دەنگدان کۆکەنەوە بەڵام ئەو وڵاتانە ناتوانێت قسە قەدەغی بکەن دەبی دەنگی خەڵکی کۆکەنەوە اینجا بتوان قەدەغی بکەن مەرامەی سیاسی هەیە و مەرامەی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیشی هەیە ئەویش ئەوەیە کە تۆ حەز دەچێت بیکە کەس ناڵێ ماڵ بچێ کەس ناڵێت تۆ چی من دوایەمە پاکێجێکی گشتیمان دروست کردووە دوێ پاکێجە پێتەڵێم بۆ نای لە قسە کاکە بۆ لە ئەیبڕی حکوومەت هێریم بۆ ناتوانێت تیکتۆک و بەشێک لەو ئەکاونتانە سانسۆرکەیان قەدەغی بکە کە بەڕاستی زەرری گەوری لەم کۆمەڵگەیە و بینەری و پاکێجە بین بە دوای دینەوە بۆ پرسیارە ئەپا بەناو بانکەکەی جیهان لە چەند وڵاتی قەدەغەکرا و بڕیاریشە لە چەند وڵاتێکی دیکە قەدەغە بکرێت تیکتۆک هەر لە چینەوە کۆمپانیایەکی چینی کۆنتترۆلی دەکات ژماری بەکارهێنەرانی لە ملیارێک کەس نزیک دەبێتەوە تەنیا لە هندستان لە سەتاسی دانیشتوانی بەکاری دەهێنن بەڵام لە سی حوزەیرانی ئەم ساڵەوە لە وڵاتە قەدەغەکرا شان بەشانی هندستان پاکستانیش تیکتۆکی قەدەغە کرد بەهۆی ئەوەی حکومەتی ئەو دوو وڵاتە پیان وایە ئەو ئەپەسی خوڕی بەسەر خەڵکی وڵاتەکانەوە دەکات و بە شێوەیەکی ناسروشتی گەنجەکانیان سەرقاڵ دەکات وەکو گوتم من کوردستان بە هیندستان دەشوپێنم پابجیش لە هیندستان قەدەغە کرا ویستیان لێرەش قەدەغەی بکەن ئەوش هەمان هۆکار بوو گەیم بوارێکی تایبەت و خۆشە باشە بە تایبەتی یاری پابجی بۆ کوالێتە یارێکی خۆشە بەڵام هۆکاری بەناوبانبوونەکەش ئەوەیە کە ئێمە بە ئاسانی دەستمان دەکەێت لە مۆبایل وە فریش تەبان تیکتۆک شەروەیە بە فری بەبێەوەی ڕکلام بکەی بۆ خۆت بەناوبانگ دەبی تەبان ئەو یاری زەخمەش لە ناو مۆبایل بە فری تەبان بەناوبانگ دەبێت ئێمەش شتی بەلاشمان دەوێت وەکو خۆتان دەڵێم شتی بەلاش خۆشە ڤێرژینێکی دیکەی ئەوەپا لە چینەوە بەردەستە کە سنووردا کراوە چونکە حکوومەتی چین ڕێگە بە خەڵکی نادات بە ئازادی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بهێنن بەڵام ئاخۆ لە کوردستان بە چ شێوازێک و بەکان فلتەر لەسەر بەکارهێنانی ئەم ئەپە هەیە هاتی ڤێرژنشکیان بۆ خۆیان داناوە سین زۆر زیرەکە زۆریان سیاسەتی زۆر سەیرە زۆر ناگاتەوە سیاسەتی ئەمریکا ئەوەی کە من خوێندنەوە بۆی کرد بێ بەڵام سین دەیکاتن لەسەر ناو تیکتۆک خوێندنەوەی کۆمەڵگایە ینی بەتایبەتی کاتێک تیکتۆکیان دروست کردووە تەبعاان کەسانی کۆمەڵ ناسەهێنەوە تیکتۆک دروستکەن نمونەی تیکتۆک و دایان نمونەی تر کە دایان ئەپلیکیشن و دایان یوتوبەری با بڵێن خراپ بەکارهێنەری سۆشیال میدیا یوتوبەری چی؟ تیکتۆکەر بۆچی حکوومەتی هەرێم ناتوانێت مەسەلەن قەرارێکی لەسەر بات قەدەغەی کات یەک دەبی دەوڵەت بی کە دەوڵەت بووی و کاتە توانی بڕیار لەسەر هەموو ئینتەرنێتی وڵاتەکە بدەیت حکوومەتی هەرێم دەتوانێت لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە داوایەک تۆمار بکە هەرچی هێڵی ئینتەرنێتی لە هەموو عێراق یاخود بەشی کوردستان نهێڵەیە و ئەپە لە ناو خزمەتگوزاری ئاپ ستۆر و یاخود پلەی ستۆری گوگڵ بەردەست بێت هیندستان هەماش داخکردەوە چونکە ناکرێت و ئەپەکە هەبی بەڵام سێڤەرەکەی داخی ئەو کاتی خەڵک بە VPN دەتوانێت بیکاتەوە بەڵام ئەگەر بێتەوە تو ئەپەکە ڕشکەیتەوە لە ناو ستۆری ئەو وڵاتە ستا مەسەلەن پلەی ستۆر یاخود گوگڵ ئاپ ستۆر لە عێراق هەیە بە ناوی عێراق لۆکیشنی عێراق زیادکراوە حکومەت دەتوانێت داوا لە کۆمپانیا مەسەلەن ئەپڵ یاخود گوگڵ بکە بڵێ ئەو ئەپەمان بۆ داخن لە هەموو عێراق یاخود لەو بەشەی عێراق کوردستان دەتوانێت داوا بکە کە داواکرا ئینی قەدەغە دەکرێت بێ مشکلە دەتوانن بیکەن بەڵام لە هەندێک وڵات ناتوان ڕاستەخۆ بیکەن چونکە یاسای ئەو وڵاتە ڕێگە نادا مثلا لە ئەمریکا پێویستە خەڵک خۆی دەنگ بدە خەڵک بڵێ کاکە ئەو ئەپە بۆ ئێمە خراپە یعنی حکومەت ناتوانێت بڕیار لە زیاتی خەڵک بدە لە هەندێک شە ئێستا وەکو یوتیوبەرێک یعنی وەکو سوودێکی تیکتۆکم پێ بڵێ لە کوردستانە لە کوردستان من تیکتۆک هەموو ڕۆژ بەکاردێنم من نزیکەی 2 ساڵە تیکتۆکم هەیە هەموو ڕۆژ بەکاری دێنم فەڵام مش بەکاری دێن
من پێش تیکتۆکیشم بووە میوزیکلی بۆ بەکارمێناوە ڕۆژ تیکتۆکم کردەوە ڕۆژ نەبوو نەکردەوە بەڵام ئەو بابەتانی من سەیری دەکەم هەمووی جیهانیە یعنی لە ناگەڕێم سەری یەک ڤیدیۆی کوردی بکەم ریپۆرتێکەکەم بەبی بابەتی کوردی من بۆ کورد باسەکەم باسی مەبەستەکەی چییە کاتێک سەری ڤیدیۆیەکی جیهانی دەکەم معلوماتێکی بە پێنج چرکە معلوماتێکم دەداتێ ڤیدیۆیەکی سەرنجڕا کێشە یاخود کورتە زانیارێکی بچووکەوە پێنج چرکە پێم دەدا بەڵام کاتێک دێ ناو کوردی کورد یان دەڵێ سیارێکم کڕیوەوە سیارەکەمە کچەکە مایکەپێکی ئەو مایکەپەکەمە بە شێوازێک نایکە کە بەڵێ خەڵک سوودی لێ وەرگری مەسەڵەن تۆ مایکەپ ئارتیستی ئۆکەی مایکەپ ئارتیست بە کاتێکە مکیاجەکەت دەکەی وەکو فێرکاری توانی بڵای کەیت و خەڵک سوودی لێ وەرگری نەک خۆ بۆ عەرزکردن خەڵکی دی بەس خۆی عەرز دەکات لە کوردستان دەتوانم بەدەست ناتوانم بڵێم هەر هەمیان بەڵام هەندێک کەس هەیە تیکتۆک بۆ زانیاری گشتی بەکاردێنن معلوماتی گشتی لەسەر وڵاتە بڵاو دەکەنەوە بە ژمارە دەژمێردرێن هەندێک بەڵام بەگشتی خۆ عەرزکردنە ئیدی شتێکێرە ناخی هەر هەموو کوردەچی کە ئەوەیە کە بەرامبەرەکە بمبینی زانی من چیمە پێشتر خەڵک دەبایە لە کۆلێژێکتری بینی بە لە قوتابخانە لە شوێنی تێکڵاوێکتری بینی بە ئێستا زۆر باسان دەتوانێت لە تیکتۆک باگراوندەکەی خۆڕێک دێخی بە ئاخر مۆدل خۆی بەدیا دەخی ئیدی سەرنجی بەرامبەرەکە ڕاتشی تیکتۆک لە کوردستان زیاتر بەس بۆ ئەو بابەتە بەدەست خۆتیژە یعنی ئەگەر بتەوێت چ ڤیدیۆکت بێتە پێشی بۆ من مۆبایلم پێ تیکتۆک بەکاردێن باشە ئەوە ڤیدیۆکماتە پێش گۆرانیە ئەوکەی ڕواندم جنێو هات لانێ زۆربەتان کەسایەتەکان بناستەوە کە ئەوانەی جنێو دەدەن هات بۆنی بۆ من هاتە پێشت ئێستا لایدا سوایپ بکە بی بەسەرەوە وا بۆ منە دەتێت سەیریکی بزانیت چی حەز دەکەیت چونکە بەشەر حەز دەکات هەر شتێکاتە پێ بزانێت ینی ڕاگەیانیش هەر بۆ ئەو بابەت هاتنەوە تاکو خەڵک تاکو هەواڵەکان بە خەڵک ڕابێنی ئیتر خەڵکیش حەز دەکات گوێی لە شتەکان بێت بۆنە تۆ حەز دەکەی گوێ لێ بێ باشە سەیریکە بەڵام گەر بەدڵت نەبوو گەر بەدڵت نەبوو لایکی مەکە بڵێ با بمێنێتەوە بسمە بەشی نازام شوێنێکی خەزنی کەم تاکو بچن دوای تەماشایکەم بزانم بۆ برادەرەکانی پێشان دەبرێم هاو کەسە چی گوتی داونلۆدشی مەکە بڵێ ئیشم پێ ئەو کەسە جنێوی دەیە و مەش چوو بۆ کۆمنت بڵێ ئەو ڤیدیۆ ناشرین بوو پێمە لێ ڤیدیۆ ناشرین بوو یاخود جنێوی پێمەدا ڕاست ڤیدیۆکە لادا یاخود پۆڵ دیکە ئەوە پەنجەرە سەر ڕاگرە دەنووسێت نۆت ئینترێستیت یاخود بعربی نازام سپێدڵ ینی لەیسە مهم لی شتێکی وا لاوانە بنووسێت نازام ئیتر ئەو جۆرە ڤیدیۆت نایەتە پێستایی ئەو کەسە و هاوشێوەی ئەو ڤیدیۆی ئەو کەسەش تێدەگەی ئەگەر بتەوێ بەڕای من ئەگە بتەوێ کەسایەتی کەسێک بناسی پرۆسی تیکتۆکەکەی بکە چونکە دۆناڵد ترامپ ڕاز دەکات دەڵێ زانیاری کەسی دەبات تۆ حەز لە چی بێت ئەو دێتە پێشت زیاتر سەیری ئەو ژیرەکەم ژیر قسەکانی ڕێکترە هەموو ئەپەکان ڤێژنی خوارێت تیکتۆکیش ڤێژنێکی سنوورداری هەیە تۆ ناتوانانی ڤیدیۆ ڕوتی لێ بڵاو بکەیتەوە تۆ ناتوانانی بە ئارەزوی خۆ قسە بکەیت تۆ ناتوانانی جنێو بە کەسێکی سیاسی دێت تۆ ناتوانانی هیچ شتێک بکەیت دەبێت سنوورداری شتەکان ئەپەکە ڕێگەت پێ نادا چونکە لە ڕێگەی هۆشی زیرە کە لە سین هەیە زۆر پێشکەوتورە هەمووی سنووردار کراوە بۆ چەند شتێکی دیارکراوە تۆ دەتوانی بەکاری بێنیت من تۆ زۆر خەڵک لە کوردستان دەڵێ با زانیاری من بە قابلە چیە زانیاری من چیە بەڵکو زۆرە زانیاری تۆ دەبات بەڵام کاریگەریش لێ دەکات ئەتی کاریگەری هەیە تۆ لە تیکتۆک سەیری ڤیدیۆ دەکەی کاتێک خەڵک ئۆتۆمبیل لێ دەخوڕی تۆ چەند جار لایکی ئەو ڤیدیۆ بکەی ئیدی بەس لەو جۆرە ڤیدیۆت پێ نیشان دەدات وەکو مەسلەیەکێ دەڵێ وەکو کونی کەروێشکەکێ ئیدی کەویتە ناویەوە ئیدی هەدە ڕۆی تۆ کەتێ ناو قۆرتاییەکەەوە تۆ کەیفت بە ڤیدیۆی کچێک دێ گۆرانیت بۆ دەڵێ بۆ نمونە چەند جار لایکی بکەی ئیدی ئەو جۆرە ڤیدیۆیانە تیکتۆک خۆی پێ نیشان دەدات هاوشێوەی ئەو جۆرە ڤیدیۆی هاوشێوی بۆ منە ڤیدیۆ ئۆتۆمبیل هاوشێوەی ڤیدیۆی گۆرانی هاوشێوەی ڤیدیۆ ئەو چاڵنجانە وە سەیرەکە جنێویش بکەی هاوشێوەی ئەو کەسانە دێتە پێش کە جنێو دەدەن بۆیە جنێو گەورە دەبێت چونکە تۆ چەند زیاتر ئەبەکە بەکاربێنی ئەوەندە کۆمپانیای تیکتۆک قازانجەکە دەکات قازانجەکە چۆن دەکات زۆر بەسی هەر کلامەش دەخات سەرێ چکە لەبەری سەردانکەری زۆرە تۆ لە ڕۆژانە 2 ساعت تیکتۆک بەکاردێنی ئەپی تیکتۆک کاتێککە داوای سپۆنسەر دەکەم مستەر تۆ دەری ڕکلامێک دەکەم لەناو تیکتۆک دەڵێ کاکە من بەکارهێنەی ڕۆژانم 1 ملیارە لەو ملیارەی 500 یان ڕۆژەی 2 ساعت بەکاری سەردانکەری زۆر بۆوی قازانجە چەند زیاتر بەکاری بێت لە ڕووی دەرونیەوە کاگاتین دوکتۆر ینی سەرکی کاوە کە لەگەڵ ئایتیمانێکە با بڵین لەگەڵ یوتوبەرێکە دانیشیت کە شارەزا و قوڵە لە بوارەکە سێرەکە ئەگەر بەعدی دەرونی زۆریشیت یعنی کەواتە واد لێکە تیکتۆک و هەندێک ئەپلیکیشنی هاوشەوی تیکتۆک سنووردارە بکە بۆی کە تەنها لەو دنیایی کە هەتا تێنەپەڕی زانم تەبان پێم وتن وتم ئەو کەسانی کە تیکتۆکیان داناوە یارمەتی زین لە چێ وەردەگرن لە کۆمەڵاس وەردەگرن لە دەروناز وەردەگرن چونکە ئەوان خەڵک باشە دەناسن
خەڵک دەناسن بایک چەندن و چیان دەوێتن و چۆن کۆنتترۆلیان بکەن ترۆسینە دڵەکەم حەزێ لە ساقی تر بە ساقی بشانە حەزێ لە کچە بەس کچێ بشانە یعنی بەلا ینی بەلا ئیرادی و خاتە ڕێڕەوێکەوە کەیتر مەجای دەرچوو بە قسەی کە گوتی یوتیوبی وایە بەڵێ یوتیوبی ژوایە بەڵام سنووردار کراوە بەو ڕێژەیە نییە نییە وەکو خۆتە خۆی کێشە ئەوەی سوشال میدیا هەمووی جیهانێکی ترازی بۆ دروست دەکەن کە لە ڕووی دەرونی لە ڕووی بڵێن تەندروستی دەرونی تەندروستی جەستەیی کێشە بۆ دروست دەکەن هەندێک چۆنە خۆی هەر تیکتۆکی جوان نییە فەیسبوک وایە یوتیوب وایە کورە سایتەکان وایان بەدوای چی بگەڕێم بۆ منە ماوەیەک لەوە دەگەڕام مایکرۆفۆن باشە ئەوە بەتاکو بچام مایکرۆفۆنێ بکڕم ئەم نووسی مایکرۆفۆن ئەنوا لە ئەنوا مارکەی مایکرۆفۆن دەگەڕام و بچم زام تایبەتمەندەکەی چۆنە پچکە پێش شتێ بکڕم زۆر دەگەڕم ریسێرچێکی زۆر دەکەم ئینجا تر کە لە گۆگل و ئامازۆن و ئانە زۆر گەڕام تەمەشام کرد ئاخیری لە فەیسبوک ڕکلامی ئەوەی پێشان دەدام مایکرۆفۆن لە ئینستاگرام پێشانی دەدام ئەو لیnkانە داات پێشم دیوەت هاوەتە ئەوە دەوێت داشکاندن بیکرە بەڵام بەشێکی سنووردارە هەم ڕکلام هەم ڤیددیو هەمی ڕسمشت سنووردار کراوە لە سوشال میدیاکانی تر بەڵام لە تیکتۆک وان نییە زۆر ببێتانی ئەوی شۆکارەکەش ئەوەیە کە بینەری زۆرە و چۆ کارێکیش وا دەکات ڤیددیۆکە بینەری زۆر بێ یەکەم لایککردن دووەم کۆمنتکردن داونلۆدکردن و سێم زۆر لە ڤیددیۆمانەوە سری ڤیددیۆکە ئەکێتە ئاخیر 1 دقیقە تۆ 30 ثانیە سیرکی ئەو ڤیددیۆ زیاتر ئەگەری بڵاوێتەوە 1 دقیقە تاوا سیرکی ئەگەری زۆر زیاتر بە تەواتی بڵاوێتەوە ئەو تایبەتمەندی پێ دەڵێن وەش تایم چەند زیاتر سەیریکەی بۆ ئەوەندە سوود بۆ کەسەیەکە ڤیددیۆکە بڵاوکردن ئەم هاوڕێمان باسی هندستانی کرد هندستان لە ڕووی کەلتورۆ لەگەڵ کورد نزیکە قسەی منی کرد نزیکە زۆر ینی هاوشێوەیان زۆرە بەرجۆمان لێ بێت مەسەلەن لە ئاستی تاکە مەسەلەن پەرلەمانتارێک چوزانم بەسەر سال لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە 1-2 پەرلەمانتار مبادری ئەویان کرد لە عێراقکە سایتە پۆرنەکان مەسەلەن دابڵێت پێدوانیە بەشێک لە سیاسی و پەرلەمانتار شتەکان لەوە بترسن کە سایتە پۆرنەکانیش چاکسازی زۆر هەیە چاکسازی باشێ بکرێت بۆ منە سایتی بۆ منە سایت پۆرنەکان چەند جارێک لیژنەی فتووە خەڵک گوتیانە با قەدەغە بکرێت بەڵام هەندێک کەسیە توێژێکی ترێ دەڵێ با قەدەغە نەکرێت من دەڵێم قەدەغە نەکرێت و پێتان دەڵێم بۆ مناگە قەدەغە بکرێت چی دەگۆڕێت ئەو گەنجانەی کە بەردەوام لەسەر ئەو سایتانن دوای قەدەغەکردنی ئەو سایتە تووشی ڕوودا و هەڵە و گوناح دەبن بەڵێ توش دەبن چونکە ڕاهاتون کە بۆی دەستیان ڕاهاتوو بۆی کە ڕۆژانە هەفتانە سریۆشتانە بکەن باشە بەڵام گەلیان قەدەغە بکرێت لە پەر ئیتر هانا دەبەنە شتیتر وەکو جگەرەوەیە وە قەڵەمە تۆ جگەرە کێشی باشە جگەرەکە لێ ئەسێنەوە شێت دەبی ناتوانانی جەستە داوای دەکە چکە لەگە خوێنە تێکەڵ بووە توتنە لەگە خوێنە تێکەڵ بووە دەتوانی خۆت ئەگە زیرەک بی سەبەر تەرکیکی پێویستی بکاتە هەموو شتێک پێویستی بکاتە چاکسازیەکە چۆنە بکرێتن بۆ منە بۆ کوردستان ئەوەیە قەدەغە نەکرێت بەڵام وەکو وڵاتانی تر بیکەنە پارە ئەو سایتانە دەزانن بۆ منە عێراق زۆر بینەری ئەوشتانن ڤیددیۆکانیان بۆ کردنەتە فری لە کاتێکدا سیرکردنی هەر ڤیددیۆیەک لە وڵاتانی دیکە لانێ بە پارە بە سنتە بە $، ئەنی لە وڵاتانی تر سایتی پۆریش بە جوانی بەکاردێت هەم کەسەکە ئەو کەسە هەم کەسەکە ینی کەسەکە خۆی کۆنتترۆلی خۆی دەکا کە چۆن بەکاری بێنێ هەم حکوومەتیش کۆنتترۆلی سایتەکە دەکات میلەتەکەی خۆشی ئاراستە دەکات کە چۆن بەکاری بێنێت زەرەری نەبێت و لە قازانجی خۆی بێت بەڵێ بەڕای من ڕێگە زۆرە بۆ چارەسەرکردن بەس کەسانی زیرەک لەو شوێنانە ئیش ناکەن من لەگەڵ ئەوم قەدەغە بکرێت بەڕاستی پەیوەندی بە ئازادی ڕادەربڕین و ئازادی زانین و ئازادی زانیاریەوە نییە ئەمە تێکدانی کۆمەڵگە ئەم سایتە پۆرنانە ڕەنگە بۆ وڵاتێکی ئەوروپا یان هەندێک لەو ئەپانەکە ئێمە بەکاری دێن بۆ ئەوروپا ڕەنگە ئاسایی بێت کاکە بەڵام بۆ ئێمە ئاسایی نییە بەو دەرەجەیە بەکاری بێنین ئەوان بەرەوەیان کۆنتترۆل خۆیان دەکەن وشیارترن لە ئێمە دەزانن چۆن بەکاری دێنن لەو مەکتەبەوە فێر دەکرێن ئەو قۆناغانە هەر لە سەرەتای تێدەپەڕێن بەڵام ئێمە لە قۆناغی خەڵکی 30 ساڵە هێشتا شتێکی نەبینەوە بەلایەوە زۆر سەیرە بۆ نمونە بەڵام ئەوان لە سەرەتای لە پڕێ بینێ ئیتر ئاڵودەی دەبێت ئەوە نەموت ئاڵودە دەبێت وەکو جگەرەیە چکە نەیدیوە کەکە بابەتانە لە ڕووی شەڕ لە ڕووی زانست عیب نییە پێویستە وەزارەتی پەروەردە هەسێ بە
تێگەیانی ئەو خەڵکی کە لە وڵاتێکی خۆیتی چونکە پەروەردە بناغی هەموو وڵاتە بە بۆچوونی تۆ هەبیانە بێ لە کوردستانە نابێ هەبێ بەم دۆخەی کە هەیە بۆم دۆخەیە ینی مجتەمەعەکانی ئەگەر چی تاکیشیان سەقەت بێت سیستمێکیان هەیە کە بە نەتیجە ئیگرێتەوە ئێمە ئەومان نییە دەستخۆشی سەقەت و ئێمە وڵاتەکانی ئازاد دۆخەیەکە هەیە هیچ ناگیرێتەوە هیچ کام لە یوتیوبەرانی کە ئێستا دیسان وتی یوتیوبەر کاڵم یوتیوبەر لەو کارکتەرە قەی ناکە ئەو جوزە مشکلە نیە هەموو قەیرانە نەیهان ئەگەر قەیرانە ئەساسیەکە قەیرانی کۆمەڵایەتی نەبووە قەیرانی فکری تاک نەبووە زۆر ئاسان هەموویمان تێپەڕان لەسەر لە شوێنی تر دەستەکانی خۆش زۆر قسێکی تاوە ینی فکری تاک جوان کە شتێکی تریشەیە ینی حکوومەت لایانی پەیوەندیدار کە ئایدی سۆشیال میدیا و جۆرە بابەتانەیە بۆ منە وەزارەتی ڕۆشنبیری یاخود هەر شوێ بێتن بەعام لایانی پەیوەندیدار ئەو کەسانی کە لەوێ ئیش دەکەن و ئیش لەسەر ئەو شتانە دەکەن لەسەر دیاردەی کۆمەڵایەتی و لەسەر ئەو بابەتان لە ناو سۆشیال میدیا بەڕای من کەسانی ناشارەزان بەڕای من کەسانێکن تێناگەن لەو بابەتانی کە ئێستا دەبێتن و بە جۆرێک بڕیار دەدەن کە پێشووتر بڕیاریان داوە بەڵام لەوە تێناگەن کە دەگۆڕێت سەردەم تا سەردەم دەگۆڕێتن یاخود بابەت تا بابەت دەگۆڕێتن بەڕای من کەسی شیاو لە شوێنی شیاو نییە لێرە تاوەکو ئەو سیستەمە بەڕێوە بات و سیستەمە چارە سەرکاتن گەنا چاکسازی زۆ ئاسانە بۆ بکە و پێم بڵێ تیکتۆک هەبیانە بێ لە کوردستانە لە هەموو وڵاتێک لە وەزارەتی ڕۆشنبیری یان وەزارەتی تەکنۆلۆژیا هەیە بتوانانی سنوورداری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بکە کە هەیە لە کوردستان بەداخەوە نیمانە گەورەترین شت کە پێویستە حکومەت بیکە دامەزراندنی هەندێک کەسی پسپۆرە لەو بوارە بتوانانی سانسۆری ئەو بابەت ئافەرم من ئەو کوڕم زۆر خۆش دێ ئەو ژیرم زۆر خۆش دێ ینی تێدەگا لە وەزاکە کوڕە تێدەگات چۆنە ڕێگە قسەیم کرد کە ئەویش کردی پانەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە اینجا کە سانسۆرت کرد تۆیدی باشە و خراپەت بۆ زیاد دەبێتەوە دەتوانانی ئەو شتانێکی خراپن فیلتەری لە خزمەتگوزاریەکە لە کوردستان بەردەست بێت تۆ ناتوانانی تا ڕۆیشێک بێکەوە بستێنی زۆر خەڵکی باشە لە تیکتۆک دەتوانێت قازانج بکە وەکو بژێی ژیان باشە پێم بڵێت جەناب تو نمونونەکانی وەکو جەنابەت کە گەنجی جدین تا ئێسالانی پەیوەندیدار وەزارەتێک وەزارەتی ڕۆشنبیری کوێ پەیوەندی بێەوە کردووە کە هاوکاریان کرد نەبووە لە ئەو بەشەمان نییە لە کوردستان وەزارەتی ڕۆشنبیری قورسە دانانی ئەو بەشە زۆر ئاسانە زۆر گەنجی پسپۆر هەیە لەو بوارەی دەتوانن کار بکەن بیرۆکیان هەیە پێویستە بەڕاستی بەشێک دابمەزری ناو وەزارەتی ڕۆشنبیری سانسۆری ئەو بابەتانە بکە اینجا کەسی پسپۆر دەبی بڕیار بدە کەسی کۆمەڵاز دەبی بڕیار بدە کۆمەڵاز یاخود نەبێت دەستخۆش تەمان لە هەر ئەمەی ئێمە دانیشتوین ئەم دانیشتنی ئێمە دانیشتوین ڕەنگە ئەماکەم بە دوا قسە کورتکراوەیەکی بچووک بێ بە حکوومەت کە بیر بکاتەوە لەوەی لە باتی ژیرێک دەژیر دامەزرێنێ دە دکتۆر دامەزرێنێ دە کاک ئارتینیش دامەزرێنێ بۆی کە بتوانن ئەم گۆمە پشڵەقێن و نەتیجەیەک بن بەلایانی پەیوەندیدار چکە وەک لە ماڵ ڕابردووە وەزیری ڕۆشنبیری چەند بەرنمەیەک باسم کرد کەمێک دڵی نیگەران بووی وادارم ئەم پێشنیارەشم جارێکی تر قبول کاتەوە کە هەر جەنابیان فەرمیان لە ماوەی ڕابردووە کە ئەوەندە هەزار مۆزەفیان هەیە کە زۆرن ئەوە دڵنیگەرانی نییە کاکە نابێت دڵنیگەران بێ ئەوە کێشەیە کە پەیوەندی بە وڵاتەکەی خۆت هەیە پەیوەندی بە کۆمەلگاکەی خۆت هەیە ینی پێدا کە دڵگران بی وا من ئەو ڤیددیۆشم بۆیە کردتاوەکو و بابەتە و زۆرها هاوشێوەی ئەو بابەتە بڵاو ببێتەوە زیاتر وەلیکە ڤیددیۆشم دانا لە دیسکریپشن تەمەشایکەن و دەستخۆشی لە کاکە دەرونی دەکەم کە ئەو بابەتەی دانا ئەو دیاردەی باس کرد بە دەستخۆشیش لە کاکە ژیر دەکەم وەکو میوانێک لێوە بوو وەکو یوتیوبەرەکیش بەس ئەوەی کە شارەزا بوو ژیر زۆر شارەزا بوو ئەوەی کە تێگەیش لە مەسەلەکە و دەزانێت چۆنە ژیر باشترە وە کەسانی باشتری شێ پسپۆرن بەڵام هەلیان پێ نادەن یاخود ناچن بەشێکی ئاوا بکەنەوە تایبەت بەوە گەنا زۆر ئاسانە ڤیددیۆکە لە تیکتۆک هەرچی بێ بڵاو بێت و هەرچی بەناوبانگ بێ ئەو کا دەتوانێت سانسۆری جنێوەکان بکرێت وەکووتی لە ڕێی هۆشی گیرێک من لێرەوە جنێوەک بدەم جنێوەکی پیس بۆ منە لە ئۆکێ من قسەکە ناکەم و بە حسابکە وتم لە تیکتۆک وتم ڕاستەخۆ لە ڕێی هۆشی گیرێک کە ئەوانی لێرە بەشێکیان کردوێتەوە ئەو سیستەمە دابنێنە ناوی ئەو شانە وەکو کیوەردز لە ناو سیستەمەکەی تیکتۆک ینی پێشنیار بکەن بۆ سیستەمەکی تیکتۆک کە ئەو شانە بگوترێت بە ڤۆیس و بە دەنگ و بە نووسین ئەوە ڕاستەخۆ سزایەکی بۆ دێ وەکو کۆمنیتی گایدلاینز ڤیددیۆکە بلۆک دەبێت
کەس ناتوانێت جنێ بە من بچم جنێ بە ڤیددیوکەم دەسڕێتەوە بەرنامێکی جوان بوو بەدڵم بوو بۆیە کلمە ڤیددیو و بابەتێکی جدیش بوو ئەزان و زۆر جدی بچکە لە ناو یوتیوبەکەی خۆم بابەتی جدی زۆر باس ناکەم ئەگە دەتێت بەتەواتی بینەربی بڕۆ تەمەشا ڤیددیوکە بکە لینکی ڤیددیوکەم دیسکریپشن داناوە و لینکی ژیری ژادن لە دیسکریپشن دەستخۆش لێ دەکەم کێچێکی شارەزان هێناکە ئەو قسە بکە باشە هیوادارم لایانی پەیوەندداریش کەسی شارەزاد دا بەمەزرێنێت ئەوە ڕای خۆم بوو تەمام بابەتی جدی زۆر نبینن بەڵام بابەتی تیکتۆک پەیوەندی بە سۆشیال میدیا هەیە کە خۆم لە سۆشیال میدیا ڤیددیو دادەنێم بۆیە من وەکو یوتیوبەرێک و وەکو قوتابیەکی بەشی ڕاگەیاندن هاتمەوە ڤیددیۆم کردووە هیچ مەبەستێکی تریشم نییە تەنها بڵاوکردنەوەی ئەو دیاردەیە تاکو بگات بە چاکسازیەکی جوان ئیتر ئەرەوەندە و تەمام تا ڤیددیۆکی تر تا کاتێکی تر خواتان لەگەڵ